ئەم لوقمەش دروستکردنی بریتیە لە ئاو و شەکر و لێمەدۆزی و نیشاستە لەگەڵ گوێسندا. هەشمانە لوقمی کەمان هەیە مەسەڵەن بە مستە دروستیەکەین بە کاکڵە دروستیەکەین ئەمانەشمان هەیە. لوقمشمان هەیە بە هەنجیر دروستیەکەین، لوقشمان هەیە بە قەیسی دروستیەکەین و هەروە سەجووقش بە دۆشاوی خورما هەمانە و بە دۆشاوی ترێش هەمانە. دروستکردنەکەی بەم شێوازەیە. هەرا لوقمی شروبیشمان هەیە، ئەوش ئاو و نیشاستە و لیمۆدۆزی و ئارد بەکارهێنین بۆ دروستکردنی. ئەمانە دروست دەکەین. لە مانگی ڕەمەزانە تەنها ئەم لوقمە و لوقمی ئاردایی سەرفە بێ. زۆر بەکەمی سجووق و باسووق و ئەمانە سەرفە بێ. ئەم لوقمە سادە لە بۆنەی ئەوەی شتێکی هەرزانە، لەبەر ئەوە بازاڕی هەیە هەموو کەس ئەتوانێ بیکڕێ. هەندێک شتێ خەڵک داواکاری خۆیان هەیە. مەسەلەن ئێمە لوقمی دوو ڕەنگمان هەیە، دروستی ئەەکەین بۆ خەڵک لەسەر شێوازی خۆیان بە مەسەلەن خۆیان بستە هێنن، بستەی پاکراوە هێنن، ئەڵێن بۆمان دروستکەن 10 کیلۆ بستە 20 کیلۆ بستە تێی ئەەکەین. ئێمە بە سەرێکی گونجاو بۆی دروست دەکەین، خۆی بستەمان بۆ هێنێ و تێیەکەین بۆی لەسەر شێوازێکە خۆی بیەوێ داواکاری خۆی بێ. تقریبا من لە ساڵی 2002-2003 دەستم کردووە بەم ئیشە. لەوانەیە هەر لەیرە نەبووم، بەڵام 3 جێگامان گۆڕیوە. ئەمە 5 ساڵی ڕێکە لەیرە بەردەوام ئیشەکەین بۆ خەڵک لەسەر داواکاری خەڵک. مەسەڵەن لە دوای ڕەمەزان شۆیا لە پێش ڕەمەزانەوە هەموو کات کراوەیە دوکانەکەی ئێمە. لە چاو پارە ڕعبێکی پار داواکارمان نەبووە کە خەڵک پێمان بڵێ ئەم لوقمامان بۆ دروستکە و بابی بین. سەنەم بۆ دەرەوە شارە خەڵکی ڕانێ و قەڵاتزێ و هەڵەبجەی شەهید و هەڵەبجەی تازە و ئەو مەتیقانە هەمویانە هاتن مەسەڵەن بە 1000 کیلۆ بە 700 کیلۆ باری ئەنە کرد. بەڵام ئەم ساڵ هەندێکیان هاتوونەتەوە لە 200 کیلۆ لە 150 کیلۆ تێپەڕ ناکە، لەبەرەوەی ئەڵەن خەڵک داهاتی نییە و پارەی پێ نییە. ئێمە لە مانگی ڕەمەزانە 8 کەس ئیشەکەین لێرە و لە دوای مانگی ڕەمەزان 3 کەس بۆ 4 کەس بە بەردەوامی ئیشەکەین لێرە. یەکێکمە 2 کەسمان لوقمی شروبی ئەکا، یاسەن 2 کەسمان سجووق و لوقمەکانی کەشەکەین، نەتوانین بە 4 کەس مەحمەدێکی ئاوا گەورە بە 4 کەس دەڕوا بەڕێوە لە دوای مانگی ڕەمەزانە.